إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا من يهده الله فهو المهتد ومن يضلل فلا هادي له أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدًا عبده ورسوله يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا لپاش سپاس و ستایشێکی بێهامتا بۆ کردگاری مەزن و داواکردنی درود و ڕەحمەت بۆ سەر گیانی پاکی پێشەوای مرۆڤایەتی محەممەد صلی الله تعالى عليه وسلم. بەڕێزان و خۆشەویستانم، مرۆڤی موسڵمان لە کاروانی خواناسیە سالکی طریقەی دینداری لەسەر خوانی خواناسی هەندێک جار تووشی فتور و بێتاقەتی ئەبێت، سارد ئەبێتەوە و کاڵ ئەبێتەوە لە تاعەتەکانی. کاڵبوونەوەی ئینسانی موسڵمان لە تاعەتەکانی حاڵەتێکە لە زمانی عەرەبیا و یان نەخۆشیەکە لە زمانی عەرەبیا پێوتێ فتور. فتور لە فترەوە هاتووە، واتە لە دوای ئەوەی نەشاطێکی زۆر باشی هەیە لە دینداری و تاعەتە لە پڕ تووشی حاڵەتێکی وەستان ئەبێت، تووشی کاڵبوونەوە و بێتاقەتی ئەبێت لە تاعەت و عەبدایەتیەکانی. هۆکار زۆرە بۆ ئەمەی کە ئینسانی موسڵمان ئەم حاڵەتەی بۆ دروستە. یەکێک لەوانە زیادە ڕەویکردن لە توندی لە دینە کە لە شوێنی خۆیانە. طبعا توندی لە دینە زۆر گەورەیە. یا یحیا خذ الكتاب بقوة، ئینسان ئەبێ لە دینە توند و تۆڵ بێ، بەڵام ئەگەر لەسەر عیلم نەبێت توند و تۆڵیەکەی شل ئەبێتەوە، هێواش ئەبێتەوە، تووشی فترە ئەبێ. هەندێک جار غافڵ ئەبێ لە ئەذکاری خوا، ذیکرەکان وردە وردە غافڵ ئەبێ لێی، وهای لێیە کە تووشی فترە ئەبێت و ئەو تاعەت و عەبدایەتی بە جوانیە نامێنێ. هەندێک جار پەیوەست ئەبێ بە کۆمەڵە شەخصەوە، بە تاتی شەخصی زیندوو کە هەڵەیەکی لێ ئەبێنێت تووشی فترە ئەبێ. ئەمە لە گەنجە ئەم حاڵەتە زۆر ڕوئەدا. مامۆسایەکی ئاینی زۆر خۆشەوێ، کەسێکی داعی و بانخوازی زۆر خۆشەوێ کە هەڵەیە لە بانخوازەکە ئەبینێ ئەوەستێ. بۆی عەبدوڵڵای کوڕی مەسعود ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئەفەرمێ من کان منکم مستەنًا فەلیەستەنە بمن مات. ئەگەر کەسێک لە ئێوە شوێن کەسێک کەوێ، با شوێن کەسێکی مردوو بکەوێ، ئەوانەی کە لە پێشەوە ڕۆشتون و وەفاتیان کردو، خەڵک شاهدی خێری بۆ داون، چونکە کەسی زیندوو ئەمان و زەمان نییە لەسەر عاقیبەتەکەی. هەندێک جار ئینسان پەیوەست ئەبێ بە دنیاوە، کۆمەڵی ئەغرازی دنیاوی هەیە کە یێتە دی ئیتر لە عیبادەت سارد ئەبێتەوە، تەمەڵ ئەبێ. ئەمەش حاڵەتێکە کە ئیبن القەیم ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئەفەرمێ هەتاوەکو غەفڵەتت لەگەڵ دنیایە زیاتر بێ، سەدە واتە ژەنگ زیاتر لە دڵتا دروست ئەبێ، کە ژەنگەکە زۆر بوو تووشی فترەت ئەکا، واد لێ ئەکا دەست ئەکرێتەوە، ناتوانانی تاعەت و عەبدایەتەکانە بە ڕێکوپێکی و بە جوانی وەکو جاران جێبەجێ بکەیت. ئەم حاڵەتە بەسەر هەموو فەردێکی موسڵمانە دروست ئەبێ، بەتایبەتی ئەگەر بێت و لە عەبدایەتیە نەگەیشت بیتە پلەی حوب، چونکە سیلکێک لە سیلەکانی تەسەوف یا پلەیەک لە پلەکان بریتە لە چی بریتە لە حوب و خۆشەویستی. ئینسان تاعەت بە خۆشەویستیەوە ئەکا، زۆر کەم ئەوانە فترەیان تووشە بێ. ئەگەر لە ترس و لە ڕەجا و لەو بابەتە گەیشت بیتە ئەو حەدە لە عەبدایەتیە، جاری وایە تووشی فترە ئەبێت و ئەو هێز و توانایەت نامێنێ لە عەبدایەتی و تاعەت. وشەی فترە لە قورئانە هاتووە، لە سونە هاتووە. رب العالمين
لقرآن أفرمي باسي ملائكة يسبحون الليل والنهار لا يفترون شو روش خريش عبداتي خوان وتسبيحاتي خواء قد بشتيان سارد نابتو ماندو نابن يان آياتي كتير أفرمي اذهب أنت وأخوك ولا تنيا في ذكري أي موسى تو براكت بيك وبرون ولا تنيا في ذكري وشي تنيا فعل مضارع طبعا لو ونيوهاتوا ونيون بلين مصدركيتي وناش فعل ماضيكيتي واتاه برون هردوكتان بيكوا خريجي الدعوة بانقواز من ولا تنيا في ذكري بش سارد نبنا ولا ذكر أورادي منه غافل نبن لذكر أورادي من تمل نبن لعبدايتي منه وشي تنيا أو معناه لقرآن بيروزا پیغمبری خوا صلی الله عليه وسلم یەکێک لە دوعاکانی ئەیفەرموو اللهم إني أعوذ بك من العجز والكسل هەمیشە تۆی ساغ و جوان دوو حاڵە دێتە بەرت یەکێکیان بریتە لە کەسەل تەمەڵی یەکیان بریتە لە عەجز تووشی نەخۆشی ئەبی ئەو هێز و توانایەت نامێنێ پیر ئەبی ئەو تااقەتە و توانایەت نامێنێ لەو ئەچێ لە گەنجیان نیو سەعات سوژدەت پێ ببرێ ڕۆژێ بێتە پێشەوە 3 دقەشە پێ نەبرێ بۆیە ئەم حاڵەتی فترە کە لە ئینسانە دروست ئەبێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دائما پەنای پێ ئەگرت خوایە پەنا ئەگرم بە تۆ لەوەی کە تووشی عەجز بم واتە لاشەم خۆی بۆ خۆی جەستەییان ماندوو ببم یان کەسەل دەروونم ماندوو بێ نەتوانم عەبدایەتی و تاعەتەکان بکەم بۆیە ئیبن بەطال لە شەرحی بوخاریە ئەفەرمێ بۆیە ئەم دوو شتەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم باس کردووە یەکیان لە ڕووی مادیەوە تۆ أخات بك أخا لسر طاعة وعبادة يكان للري معنوية تو بك أخا لسر طاعة وعبادة أفرمي إنسان تنها مرجنية للرو الدين داريك وتوشي تمالي به جاري هند جال للري كارو كسابتي شو توشي تمالي به جنجيكي جواني مرتبي أزابيني بخوا ما صحت شيء أكم دسمناجة كارو كسابت دسمناجة جنهنان دسمنا لكاري دنيا شاء توشي فترة أبي بۆیە ئینسانی مسلمان ئەبێ زۆر ئاگای لەم نەخۆشیە بێ بە تایبەتی فترە نەدا لە تاعەتە واجبەکان لەسرت چونکە هەندێک جار هێرشی شەیطان وهاد لێەکە تووشی نەخۆشی ساردبوونەوە ئەبی حتا لە واجبەکان بانگ ئەدا هیچ هەستە ناجوڵێ بۆ لای بانگەکەت بڕۆی هەستە ناجوڵێ بەرەو جەماعەتەکەت بڕۆی هەندێک جار ها نوێژەکە خەریکە ئەفەوتی ئینجا پەلاماری ئەدەی ئەمانە هەمووی نەخۆشیێکی خەتەرناکن کە ڕوئەکەنە ئەم ئومەتە پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم ئەفەرمێ لكل عمل شرة ولكل شرة فترة هەرچی کردەوەیە کە تۆ ئەیکەی ئازایەتی و تایە فترەیەک زۆر پیاوانە جێبەجێیەکەی لە دوای ئەم فترەی ئازایانە حاڵەتێکە بۆ دروستە بێ حاڵەتی کەسەل و تەمەڵی و سارد ئەبیتەوە لەو جۆرە کردەوەی کە چەندێکە وازل لێ نەهێناوە بەردەوام بووی لەسەری لەناو ئەسحابە بە هەمان شێواز فترە هەبوو ماندووبوون بووە تەمەڵی هەبووە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تشجيعی کردوون ئەفەرمێ فمن كانت فترته إلى سنتي فقد أفلح ئەگەر هاتوو کە تووشی فترە بووی بەسەر شێوازی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چۆن ئامۆژگاری کردووی لە کاتی تەمەڵیە تون دەست بگری بە فەرزەکانەوە ئەفەرمێ ئەگەر ئەو حاڵەتت کرد هەر نەجاتت بووە هەر ڕزگارت بووە ومن كانت إلى غير ذلك فقد هلك بخوا ئەگەر واد لێ بێ فەرزەکانە لەدەست دەربێنێت تەمەڵی ئیتر تۆ تیاچووی بە هیلاکاچووی جارێکیان خۆشەویستمان حەبلێکی بینی لە مزگەوتە حەبل چۆن ئەم دووپایی ناو مزگەوت حەبلێک لە ناوەڕاستیە ئەم سەر بۆ ئەو سەر بەسراو خۆشەویست فەرمووی ئەم حەبلە چییە لێرە وتیان وەڵا ئەوە زەینەب لێرە کە تاعەت و عەبدایەتی ئەکات تەمەڵ ئەبێ و مانوو ئەبێ ئیتر توانای نامێنێ دەست ئەگرێ بەم حەبلەوە هێشتا عەبدایەتی ئەکات طبعا عزیزانم ئینسان بە چێژەوە تاعەت کە ئەبینی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەوەندە ئەوە سێ لە نوێژە قاچی مبارەکی ئاوسێ مانوو نابێ والله چۆن مانوو نابی لە کار و کەسابەتە بەخۆشیەوە کە کار و کەسابەتت ئەکەی بڕواکە بە هەمان چەشن مانوو نابی لە خواردنە بە هەمان چەشن لە تاعەتە چێژە لێ وەرگر مانوو نابی بۆیە ئەسحاب ئەهاتن ئەگەر مانوو ئەبوو دەستی ئەگەر بەو پەتەوە هێشتا تاعەت و عەبدایەتی خۆی جێبەجێک ئێمە زۆر زەرورە سەیری موقعی ئەسحاب بکەین چۆن مامەڵەیان کردووە لەگەڵ ئەم حاڵەتە دەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی ئەم پەتەی بۆ لێ بکەنەوە
هەر کەسێک لە ئێوە ئەگەر نوێژی کرد با نوێژ بە نەشاتەوە بکە ئەگەر تەمەڵ بوو زانی لاشەی نایکە مانووە باواز بێنە ئیسراحەتێ بدا بە لاشەی دوایی بێتەوە سەر کارەکەی خۆی. گەورە پیاوانی هەموو ئومەتە زۆر باسی ئەم نەخۆشیە کوشندەیان کردووە کە ئینسانی موسڵمان لە کاروانی خواناسیە تووشی ئەبێت تەمەڵ ئەبێ لە هەندێک عەبداتی دوور ئەکەوێتەوە لە جەمعی موسڵمانان دوور ئەکەوێتەوە. ئیمامی عومەر فەرمی ئینە للقلوب إقبالا وإدبارا دڵەکان هەندێک جار ڕوئەکەنەخوا هەندێک جار پشتەکەنەخوا طبیعەتی هەموو دڵێک ئاو هایە. ئاگاتان لێبێ فإذا أقبلت فخذوها بالنوافل ئەگەر هاتوو ڕووی کردەخوا سنەتی زۆر زۆر جێبەجێکە فرسەتە. ئەگەر پشتی کردەخوا تون دەست بگرە بە فەرضەکانەوە وإذا أدبرت فألزموها بالفرائض تون وهای لێ بکەن بگێڕێتەوە فەرزەکان لە دەستان دەرنەکە شەیطان وریابن تەمەڵی. ابن القيم رحمتي خوای لێبێ ئەفەرمێ سالیکانی ڕێگەی تەسەوف تخلل الفترات للسالكين سالكين کەلیمەیەکی تەسەوفیە بەو کەسانە ئەوترێ کە کاروانی خواناسیان گرتووە و بەرەو سەرەوە ئەڕۆن و ئیرتقاءەکەن. ئەفەرمێ هەندێک جار خەلەل دروست ئەبێ فترە دروست ئەبێ تەمەڵی دروست ئەبێ بۆ کەسێکی سالك أمر لا بد منه إلا أم حالتي بۆ دروست ئەبێ. فمن كانت فترته إلى مراقبة وتسديد ولم تخرجه من فرض ولم تدخله في محرم رجي له أن يعود خيرا مما كان. أفرمي أجر هاتو أم تمليا توي نخسنا وجناها وتندس قلت فرض كانوا زور رجاوا يا أخوا بدجرة وجاري كتير بهزة وبيتونا وكارواني خواناس. أما مش ديكي زور قوري لابن القيم أجر فترات توجبو توشي نخوشي تمليبو إلى عبداتي كان تندس بقرة وفرض كانوا دڵنیابە ئەو هێزەی جاران بوو ئەگەڕێتەوە. جاری وایە گەنجێک ئەڵێ مامۆستا ڕۆژانە 4 جوز قورئانمە خوێن ئێستا یەک لاپەڕەم پێ ناخوێنرێ ئەو تووشی نەخۆشی فترە بووی تەمەڵ بووی تەحملت هەبێ لەگەڵ یا تون دەست بگرەوە فەرزەکانەوە جارێکتر بەهێزەوە ئەگەڕێتەوە ناو تاعەت و خواناسی. گەنجێکتر ئەڵێ هەموو دووشەمە پێشەوەی بە ڕۆژوو بووم ئێستا بە چ حاڵە فەرزەکەم پێگیرێ دەست بگرە بە فەرزەکانەوە. کەسێکتر صاحبی شەو نوێژە شەو نوێژەکەی لە دەست ئەدا دەست بگرە بە توندی بە عەبدایەتیەکانەوە بە فەرزەکانەوە هەتاوەکو دەروی خێرێ لێ ئەکرێتەوە. هەندێک لە سەلەف فەرموویانە کەی و چ حاڵەتێک ئینسان تووشی فترات نابێ. فەرموویانە هەر کاتێک کردەوەت کرد بە مەحەبەتەوە لەگەڵ خوای خۆتە فتور قەد ڕوت تێناکە. بە غەیری مەحەبەت کردێ ئیلا فترات تووشە بێ و ئیلا تووشی تەمەڵی ئەبی. بۆیە لە سەرەتای پەروەردەی هەر کەسێکە لەناو ئاینە ئەگەر پەروەردە بە ڕۆحی کرا ڕۆحی ئالوودە کرا بە خودا جەلە جەلالوه مەحەبەت لە دڵیا چێنرا زۆر زەحمەتە تووشی فترات ببێت تووشی تەمەڵی و کسول ببێت. بەڵام ئەگەر کۆمەڵێشتی ظاهری دەسی پێوەگرت دوایی وردەوردە تووشی فترات ئەبێت. ئەم ڕۆژێکێ لە کێشەکانی سەحوەی ئیسلامی بەگشتی لە جیهان و لە کوردستانیشا بە تایبەتی ئەوەیە گەنج پەروەردەی ڕۆحی دەست پێ ناکە پەروەردەی علمی دەست پێ ئەکا. هەمیشە لە پەروەردەی علمیشە لە دوایەوە فتراتی زۆر بە قووەت و تەمەڵی زۆر بە قووەت ڕوئەکاتە ئەو کەسەی کە سالیکە و ئەم کاروانە خواناسیە بگرێ. بۆیە عیلاجی ئەم کارە بریتە لەوەی تون دەست بە فەرزەکانەوە بگری فەرزەکان لە دەست دەرنەچن نەبادا شەیطان زۆرت بۆ بێنە وردە وردە لە کاروانەکە بە تەواوی دوا کرد. ئەگەر ئیلتیزامە بە فەرزەکانەوە کرد لە گوناهەکان خۆتت گرتەوە لە کاتی تەمەڵیتە دڵنیابە بە نەشاطێکی زۆر گەورەوە ئەگەڕێتەوە. ابن القيم رضا ورحمتي خوای لێبێ ئەفەرمێ هەر چۆن کەسی مسافر لە سەفەرەکەیان ماندوو ئەبێ کە لا ئەدا ئیسراحەتێک ئەکات و بەهێزەوە ئەکەوێتەوە سەر سەفەر لە جارانی باشتر ئەکەوێتەوە سەر سەفەر. ئەفەرمێ بە هەمان چەشن کاروانی خواناسی ئەو هایە ئەگەر لا بدەیت و تەمەڵ ببیت و پێویستێ بەکات و ئیسراحەت هەبێ تەحملکە لەگەڵ نەفستا و دەستگرە بە فەرزەکانەوە ئیلا جارێکتر هەڵ ئەسیتەوە بە هێز و بەتواناوە لە خزمەتکاری ئەم دەعوە بانگەواز و خواناسی و دینداریە ئەبی. خوایگیان ئێمە لە یەکێک لە ماڵەکانی تۆیە کۆبووینەتەوە ئیلاهی بەخوا تەنها وشەی تۆ کۆی کردوینەتەوە هانامان بۆ بەردەم دەرگای تۆ هێناوە هەمومان هەر یەکەمان لە جۆرێ لە عەبدایەتیمانە کرچ و کاڵ بووینەتەوە تەمەڵ بووین یا ئیلاهی دەرەقەتی نەفسی خۆمان ناین دەرەقەتی شەیطان ناین دەرەقەتی فتنەی ئەم زەمانە ناین یا ئیلاهی هانای فەقیری خۆمان بۆ لای تۆ بەرزەکەینەوە خۆمان ئەدەینە دەسی تۆ ئیلاهی لەم کاروانی خواناسیە دەواممان بدەرێ یا رب العالمین هەڵمان سێنرەوە و دروستمان کە یا ئەکرەم الئەکرەمین
خوايا داوات لي أكين بناوي جوانت بصفتي برزة باسمي عظمت درجة كاني خير بسر ما نبكر ويا أكرم الأكرمين خوايا جناهاني زور من برسكرتو حضوري تو يا إلهي بخجالتي وهوارد لي أكين لي من خوش به يا رب العالمين خوايا جناهي بأشكر أكردو ما نعفو منك جناهي بپنهان كردو ما نعفو منك جناهي نمان زاني كرد ما نعفو منك جناهي الزاني ما نبي أدب يا إلهي عفو منك إلهي داوال لي أكين رحمته بزي خود بسر ما نببارنا عفو وعافيته وبركتي خود بسر ما نببارنا إلهي حاجة من زور زورا داوال لي أكين بقوري وكرمي خود هرشي بو دين ودنيا من باشا بيمان عطاك خوايا أو اندحل الله مدر محتاج حرام من مك يا رب العالمين خوايا لحرام كان دور من خروا يا أكرم الأكرمين خوايا جان داوال لي أكين برحمته وكرمي خود أجر شيء مش غافل بين خوايا تو إما اللي يدمك يا إلهي أوصلوا بيونديك همانا لقل خوتا بهيزي بك يا أكرم الأكرمين خوايا لت أبارينا ولت ألالينا برحمته كرمي خوت يا إلهي أم مسلمانا نهاتون تأماليتو بخوا پروردگار أمانة دسي دعا برزناكنا وتنهاب ولايتون به بخوا إلهي أمانة ناتوانا الركوع برن تنها لبردمتو يا نبي سري برزيا النبينا كان لهي السجديك لهي شوينك تنها لبردمتو يا نبي ديا إلهي دعاك ننجرابك ادعوا الله وأنتم موقنون بالإجابة الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين أوصيكم عباد الله ونفسي قبلكم بتقوى الله وكثرة مخافته فإن التقوى شعار المؤمنين ودثار المتقين ووصية الله تبارك وتعالى في وفيكم وفي الخلق أجمعين وشوي سكام كسي إيمان دار هنگامكاش كبرو خوا منيو بعض جاري فرب لهنگامكاش منيو بعض جاري مانيو نو جنو جكارواني دماغنو بعض جاري تمل بو جطاعت وعبدايتي كاشن جنما سنة كاشن جنو جا قرآن وانايشن جنو جا شونما ونما وزحايشن جنو ويتركاش مكرو ذكري كسر وجني نشر كبياني تاوي رقاشم ذكرك كرو مكروشا تمل بو إنا نوشيو فركشندن شريعتنا برجما تريو نوشي فتري واتا تشني أنا بهيزو برتاو بهيزو ملو كتو برنا كاتي ونزاني مردو إي مرداية أجر إنسان دزجيرو تن بفرزكاو وأجر وجه جناها كبارز نو تشاكاتنا فر بهيزو ميوجاري وتدلي كاروان وخواناسي ودس بنكرو علماء زاناي فرو چی واشا باس کردن ورو أنا إنسان توشو فتري بي بطاقت بيجا عبداتي چني جاري وتر علاج وشكرو جيلو يوجا علاج فرق وركا كباس شاكردن فرماوانشا بريثيا چانيك إنسان دعي فريكرو كاتو فتريشن فرق لاليو باريو جخواي يعني والله إنسان شنين نوججنو لا شش بريندارا وهاوار كروج رب العالمين وشارة سرجنيا بنا بروبي آي بخوا أقدلي تل نوج بي روح المانيا بي بريندار بيشم هر هاوار كريو آي وشو اسمه فرماو إن الإيمان لا يخلق في جوف أحدكم كما يخلق الثوب أخوا إيمان هريتا شني جليوا ورده كون بونو يتدريو إيمانك دليوا أباشي وازا ورده دريو ممنو كالبو إيمان زيال كرو كم كرو بعد جاري ورده كم بو دي أغاتا تنبو فاسألوا الله تعالى أن يجدد إيمانكم فردا وكرد جخوائي جل جلاله كإيمانك تازه كرو چني جلك بريل تازه كريو جل إيمان الجاري وتتازه باو دلين وشو اسمه فرماو أعجز الناس من عجز عن الدعاء كيف عاجز أو تواناجنين أو تملا أكسنا تملا جدعاء بوشو علماء فرماوا حتى راو دعاء ورنايبو توجا كسلي رزقار البونه جا تملي رزقار البونه كراو دعاء ورده يترجى تملينا مزيره برو نجاة المبو وشو اسمه دماو قرنمي وفرماوي اللهم أعني على ذكرك وشكرك وحسن عبادتك هاو كارم با يارمتيم ده دعاء كري تاو ذكر توكرو تاو شكر توكرو تاو خاسترين جور عبادت بي توكرو إن قرد
فرمایشتێ ئیشارەتێنە پێ ئێمەکە کات و فترە و کات و تەمەڵیمانە دوعێ فرێ کەرمێ هەتاوەکو خۆی گەورە دەرومەکەرەوە نەوجە تەمەڵی ڕزگار مابوو. دووەم دانەسا عیلاجە فرە بە قووەتا کە ئینسانی مسلمانی ڕزگارکەرەوە ئانە چەنی ئەولیاکە خۆی بوو. یۆجە هۆکارە فرە سەرەکیەکە خەتەرناکە پێی گەنجی ڕەفیقی خراپە پاسەش پەنەکەرەوە کە توش و فترێش کەرەوە توش و تەمەڵیش کەرەوە چەنی ڕزگارەوە بۆ چەنی پیا خاسا گێڵە چەنی ئەهل و خەیری گێڵە. وشەویستمان فەرماوە ئین من الناس ناسا مفاتيح للخير مغاليق للشر. دلێ خەڵکینە خەڵکیەوە هەن بەرێ خەیرینێ کرێڵێنە پێ بەرە خەیرە و هەروەها بەرە خراپەکەش جەنگ و خراپەکاری دلێ ئینسانیەتی نەکوشناوە وزا شەرە بەرەکان نەمازا کریاوە ڕەفاقەت و ئانیشاکەرە هەتاوەکو جە قۆناغ و فترێ نەجاتڵ بوو. ئی قۆناغەکە مێ سەر و ئینسانیرە سەر و گردی مارەمێ مهما كان ولية وفرة جورة عابدة والسرتا قد ما توشو حالته فترة بيمي فر ضرورة رحمة بمحبته خوي باركر مهتا وكتوشو إنا وشي النبي مو نجاة ما بوتشي إنا وشي كشنده خوي جان دعوة ونكرمه إي كلمات ما كان قبول كره سربرز إي دنيا أو دنيا ما كره هرشي حاجة وبيوسيو ما هن بي ما شار سر كريا رب العالمين مسلمان فريدا ودعاء خير شا ونكردن بينا وشي كاشا خوي دعوة ونكرمه سرجم إنسانيتي شفاده تايبت إنا وشيك داواشا ونكردين مجا أمته بيغمر خوي صلى الله عليه وسلم شفاء وعاجل شابي كان يا أكرم الأكرمين. وأوصيكم أيضا بالصلاة والسلام على رسول الله حيث أمرنا الله تبارك وتعالى في محكم تنزيله قائلا إن الله وملائكته يصلون على النبي يا أيها الذين آمنوا صلوا عليه وسلموا تسليما. اللهم صل على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد وبارك على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد كما صليت وباركت على إبراهيم وعلى آل إبراهيم إنك حميد مجيد. اللهم اغفر للمؤمنين والمؤمنات وللمسلمين والمسلمات ولمن أنشأ هذا المكان. اللهم أعز الإسلام والمسلمين وأهلك الكفرة والملحدين. اللهم انصر من نصر الدين واخذل يا رب من خذل الإسلام والمسلمين. اللهم آت نفوسنا تقواها فزكها أنت خير من زكاها أنت وليها ومولاها. آمين آمين والحمد لله رب العالمين. أقيموا إلى صلاتكم يرحمكم الله.